ئەوەی پێشبینی دەکەین نزیکەی زیاتر لە 400 خێزان سوودمەند دەبن لەو هەڵمەتەی کە ئێستا ڕامان گەیاندووە بەڕاستی ئەوەی کە دابین کراوە ئەمڕۆ 16 مەوادی خۆراکی وشکەیە لەگەڵ هەندێک یاری منداڵانە و شیر و با بڵێن ئەوە پێداویستیانەی کە زۆر زەڕورین بۆ زیاتر لە 400 خێزان. ئەمڕۆ ئێمە وەکو لقی هەولێری کۆمەڵی مانچوری عراقی زیاتر لە 500 خێزانی کەم دەرامەتی ناوشاری هەولێر و دەوروبەرمان کۆمە کرد بە بۆنەی هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆز و کەلوپەلەکان بریتین لە خۆراک برنج و شیرنەمەنی و هەتا دایمی منداڵان و دەرمانچا و ئاوی تەماتە و هەموو پێداویستی ڕۆژانەیەکەوە پێویستیان پێیە. ئێمە ماسی لە داغوقەوە دێنین ڕاستی ئەم فترەیە زۆرە ماسی ڕەواجی زیاتر بووە لە گۆشتی سوور لە بەغاوە دێنین جاربەجارێ بۆمان دێ لە ئاڵتون کۆپرێەوە ئیتر حەوز ماشەڵا لە داغوق زۆرە. ئێمە لە کەرکووک بڵین مەطعمەکان زۆری خۆمان تەوزیعەکەین زۆر مەطاعم هەیە ئێمە خۆمان ماسیە دەینێ بە جوملە. بەرنامە هەیە ئیشاءالله لە تورکیاوە ماسی مجەممەدمان بۆ دێ زایدەن لە ئێرانەوە مەوسمێک هەیە لە مانگی تقریبان لە مانگی سێوە ماسی زندومان بۆ دێ لە ئێرانەوە بە سیارەی بەڕادی خۆیانەیە ئۆکسسیژینی بۆ دانێن بڵی ئۆکسسیژین بۆمان دێ لە ئێرانەوە لە بڵین لە مەریوانەوە بۆمان دێ ئەلەو تەرەفانەوە لە بەحری زرێبارەوە زۆر وەخت لە تەرەفەکانی هەمووی حەوزیان هەیە. والله هیویدار بین بچه بهایت وانا گنجای وان قلبی قیرانی و بی وقتی نوکه و درابط عیدنا عرفات باور که گران يعني نلبي وقتينا ونوكي نوكا قلبي قيراني ناقنجت يعني خلقك يا كشبري نوكا هاتوا 10 كيلو كريبان نوكا مجبورة ب 2 كيلو أبكرت. تبيني أما بري في شرنا فيما وداعش بلا وداعش شبت سركي حمي سوريا بسوريا حلب وحمص وحماية بس شبي الرهاد جرني فترة كي بس أفصل باش بي يعني حتى سوري كتري كده فدي في عيدة تقريبا أسبوع كده 4-5 روزة كي حركة شولي باشه حركة شولي باشه بس بري هنگه كتيبي براستي يعني كتيبي نجلك بس هم يعني باشه الحمد لله أنا خرابة.